100% هنەر خۆی یەک پشتوانەیەکی گەورەیە بۆ هەموو گەلی کورد یا بۆ هەموو وڵاتێک بۆ هەموو جێگای ئێمەی هونەرمەندانیش بە وەزیفەی خۆمان ئەزانین کۆبینەوە لەمە زیاتریش نە یەک جار 10 جاریش لازم ببێت ئێمە بین هاوار بکەین کێ ئەبێت تەنها ڕێگەشمانەوە ئەوڵەن خۆمان دەست بەین دەستیەکەوە کوردەکان پێکەوە بین و بەرانبەر ئەو کارە ناشایستە کە ئەلان تورکیا ئێکات بۆ بەرانبەر کوردستان بوێستین و هونەرمەندان قەت نەبێسن یانی ئەوەڵانە یەکجار نەبێت ئەگەر بووگە هەموو ڕۆژێک بڕین هاوار بکەین لە هەموو گەلی کورد لە هەموو حێزبەکان دەست بنە دەستێکەوە بەرانبەر ئەو کارە ناشایستە کە ئەیکەن بە کورد بوێستین ئێمە وەزیفەی هونەرمەندە 100%. ئینشاءالله هەروایش ئەبێت ئینشاءالله هونەرمەندەکانی تیکەش کە نەیانتوانی ئیمڕۆ بێن جارێکی تیکە دۆر بینەوە دۆریەکە دووبارە هاوار بکەین و لەگەڵ خەڵک حتا خۆشیان ئەوانیش بەشدار ببن بوێستن کە کوردستان لە مەترسیدایە با لە دەستی نەدەین ئەم یەک پارچە ئەکەلەن کە جێگەی هیوای زۆر کوردە تیا بژی بەخۆشی ئینشاءالله وان خۆیان بە قودرەتێکی زۆر گەورە ئەزانن کە بتوانن ئەو حەقە بنە خۆیان و ئەو بێئەدەبی بکەنەوە کارێکی ناشایستە کە بێن کارێکیانی کوردستان بگرن کوردستان هی ئەوان نییە تازە یەک پارچەمان هە لای ئەوانە کە ئەبێ ئینشاءالله لە داهاتووە هەر جۆری بووگە بە دەست بە دەست یەکترین دەرە تەواو 4 پارچەی کوردستان بتوانین بیکەنی یەکدانە ئەو ئۆردۆغان ئەزانێت ئەزانێت کە ئینشاءالله ناتوانێت ئەو کارە بکات بەڵام چۆن ناتوانێت کورد بێ یەکێک کورد هەموو دەست بەین دەست یەکێک ئەوە یەکە و دەست بەین دەست یەک 100% بەرانبەر هەموو ناجۆر شتە ناخۆشەکان ڕوو ئەدا بۆ کورد ئەبێ سین ئینشاءالله